جارێکی تر دەچینەوە بۆ کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکە. چواریانەکە گوتیاندا خاڵمانەیە چەبارە بە چاکسازی چواریانەکە ڕێک نەکرد بوون لەس ئەو پرۆژە چاکسازی ئەو دەخاڵی کە پێشکەشی بکەنەوە یاخود هەر باسی و نەکرێت دواخراوە لەو کۆبوونەوەی داهاتوو. ئەوە پرسیارێکە بۆ چوارلایەنەکە توانیت جەنابەت لە یەکێک لەو چوارلایەنە بکەی، من نازانم سبەبی چی بوو، بەڵام ئەزانم باسییان کرد ئاماژەیان پێدا، بەڵام هیچ وەرەقەیەک لەبەردەست نەبوو. وتەبێژی بنەماڵە و کەسوکاری خەڵکی هەڵەبجە من ئاری عەبدولەتیف لەبری ئەو مامۆستا و خۆشەویستە بەڕێزانە، ئێمە سپاسەکەی جەناب دەکەین، سپاس بۆ هەموو کۆبنەوەکانتان، بەڵام ئێمە ئەمڕۆ بەگاڵتە لە هەڵەبجەوە نەهاتوین بۆ ئێرە، هاتوین وەکو هێزێکی گەورەی مرۆیی نەتەوەیی کە بڕوامان بە ئینتیمای سیاسی و نیشتیمانی و نەتەوەیی هەیە. لێرە لانی کەم بە ئەدەبیشەوە قسەکەین، چونکە لە پارێزگایەکەوە هاتوین کە بۆنی کیمیاباران و ئەدەب و هونەر و ئەخلاقی لێیە و خۆشی پارێزگای ئاشتیە. ئەمانەوەی وەڵامێکی ئاشکرامان بدەنەوە، هەم جەنابە کە دڵنیام ئەوانش لە ڕێی جەنابتەوە ئەبێ وەڵامەکە بدەن بە ئێمە بەردەوامی لەسەر فشاری مەدەنی و ئینسانی و بیومانی خۆمان، بەڵام ئەمڕۆ ڕاستە سوپاسەکەت سوپاسەکەین ئێمە، بەڵام ئێمە سوپاسمان ناوێت لەبەرەوەی کە سوپاس بۆ کەسێکی بێگانەیە، لانی کەم ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان هەساوین ئەمڕۆ لەبری خەڵکی کوردستان، لەبری تەواوی بنەماڵی شەهیدان، بڕوا بکە لەبری تەواوی ئەو پێشمەرگانێکی ئێستا لە بەرەکانی شەڕ ئێمە هاتوین. ئێمە مادەم هەڵەبجین زیاتر هەستمان بە بەرپرسیارەتی کردووە، چونکە ئێمە بریندارین، دڵمان بریندارە، ڕۆحمان بریندارە، بڕواتە بێ هەناسەمان بۆنی کیمیابارانی لێیە. ئەمڕۆ جەنابە لەبری ئەو پێنج هێزە، لەبری ئەو پێنج تەیارە سیاسیە وەڵامێکی ئاشکرایی خەڵکی کوردستان و میدیای ئەم وڵاتە بدەنەوە، با ئێمە ئەم ئێوارە بە ڕووسوری بڕۆینەوە، چونکە ئێمە مادەم کۆبنەوە خراوەتە دوای جەژن، ئێمە تەمەنامانە کرد ئەم جەژنە دوو جەژن وایە، یانی کەم ئەم جەژنی قوربان و جەژنی سازان، بەڵام بەداخەوە بەڵام ئێمە کۆڵ ناین لەبەرەوەی کە بڕوامان بە بەرپرسیارەتی گەورەی ئەخلاقیە لە هەرێمی کوردستانە، خەڵک سیرمانەکە، بڕواتە بێ هەرێمی کوردستان بۆ سینەما ئێستا. جەنابە سپاس دەکەین ئێستا فەرموو وەڵامی بنەماڵەی هەڵەبجە کە سوکاری خەڵکی هەڵەبجە بەرەوە بە سپاس. جارێتر سپاس دەکەین، چونکە ڕاستی بڵێم ئێوە ئەزیەتان پێشاوە، ئینسان سپاسی کە سوکاری خۆشیەکە، ئێوە کە سوکاری هەمومان و وەکوتم پەیامی ئێوە گەیشت و پێش پەیامی ئێوەش بگا دەنگی ئێوە گەیشت کە کۆبوونەوەتان هەبوو لە هەڵەبجە، دەنگتان گەیشت، بەڵام وجودتان نەمێت تەسیرێکی زیاتر هەبوو و هەیە. و من باسم کرد وتم ئێمە بەرەو سازانەوە ئەزانی دانووسەندن خوشک و برایان پرۆسەیە و بریارێک نییە بە یەک ڕۆژ، بەڵام ئێمە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە، ئەوە گرنگە، ڕۆژ بە ڕۆژ دۆستایەتی هێزە سیاسەکان زیاتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ هێزە سیاسەکان بۆ حەلەگەڕێن. یعنی ئیستا ئێوە گوێتان لێبوو کە یەکم جار باسی مەسلەی سەرۆکایەتی هەرێمەکەن، ئیستا مەسەلەن باسی چاکسازی و پرۆژەی چاکسازی شەکرێت. یعنی من ئەبینم ئەم کۆبوونەوانە سوودێکی یەکجار گەورەی هەیە و شکر بۆ خوا جاران لە جیاتی قسە دەنگی فیشک زیاتر ئینسان گوێ لێ بوو، بەڵام ئێستا ملەتی کورد، گەلی کورد، هێزە سیاسیەکان بە ڕێگەیەکی ئاشتی، بە ڕێگەی دایلۆگ، بە ڕێگەی دانووسەندن ئەنەوێ بگەنە نەتیجەوە کە گەیشتن نەتیجە حتمەن هێزی ئەم سیاسیانە، هێزی حزبەکان، هێزی خەڵکی کوردستانیش لە ناوە و لە دەرەوە گەورەترە بێ و زیاتر دەبێت. من حەزەکەم بە ئێوەی بەڕێز بڵێم کە جهدی ئەم هێزە سیاسیانە بۆ ئەوەیە بگەنە سازان و ئەوەی ئێوە داواکەن ئەوانیش ئیش لەسەریەکەن، بەڵام ڕێگە پێیان بدەن تاکو بگەنە سازانێک کە دوایی تێک نچێت. ئەوە مهمە. دکتۆر عەبدولقادر لە هێناوەتی دوو پرسیارم هەیە. پرسیارێکم سەبارەت بەو دوو بژاردەیەکەوە چوارلایەنە سیاسیەکە خستیانە بەردەم پارتی، ئایا پارتی لەو دوو بژاردەیە کامیانی هەڵبژارد و بۆچی کۆبوونەوەی داهاتوو بە شێوەیەک ماوەکەی درێژە و دەکەوێتە 10/6؟ پرسیاریشترم دیارە ماوە پێش ئێستا باس لە ئەوە دەکرێت کە بەڵێ شەشیدا باس لەوە دەکرێت ئەگەر لایەنەکە نەگەنە ڕێکەوتن ئەوە ئەگەری هەڵبژاردننی پێشوەختە هەیە، بەڵام لە ئێستادا باس لە هەڵبژاردننی پێشوەختە ناکرێت بوو. یەک وەکوتم ئەو پێشنیارە کە
ككرابو للاين شوار حزبك يستبر رسمي تسليمي بارتي كرا يعني لم كوبنو راست لميديا لبعشون بلابو بلام غير رسمي بو يستر رسميا تسليمي بارتي كرا اي بارتي طبيعي لكوبنو ككومل مناقشه كرا لسر ام بيشنيارا بلام لنتيجه توبريار بدي لسر بيشنياري تيوا بيويست اكاب روي تو قياده خود ومكتب سياسي خود مناقشه بكيلني خو خوان ومناقشه كانوا بينا درباري كوبنو كبو اخرى ششيده يك كوبنوي ترمانه بروجي دوشما راغياند يعني كوبنوي ترمان هي فيش بيوني هي بم فينش قوليه ولدواي وعطلي ججنا اما سبب كيف سببي هيك تنيا كوبنوي دا هاتوش لسليمانيه كري سبازا تمام اخر مثلا لو كنت كهربائي وهذا او يعني انا كهربائي كم يكتب لي فتره في بكره طبعا كهربائي وانا جيت انا شغلت توقتنا بوتو وانيا توقتنا بوتو وبيامكي سجاري تريدين و بيويستا براستي كوملي تعليمات اعلامي دربش هل بقشتي نكهر في وديها ببم كوبنات كوملي تعليمات اعلامي دربش ك نبي هيرش بكريتسر يكتري وهيرش بكريتسر سيمبولا كان اواني سر كردي حزب كان هيرش بكريت سر حزب سياسي كان بلام طبيعي اتواني رخ نقدري لسياستي فلان حزب وفلان سر كردو فلان هيز اما تشتكي نورمالا بلام هيرش كردن وتعدا كردن قبول ناكر اخر سؤال اخر مريض بالنسبه هذا ثامن اجتماع والاجتماع التاسع. نعم. دكتور السؤال هو سؤال واحد فقط. انتم عندما تتفقون على نظام اختيار رئيس اقليم كردستان، اذا ما اتفقتم بالسليمانيه وان شاء الله تتفقون ان شاء الله، هل سيكون هذا الاتفاق نظاما متكاملا لاختيار رئيس اقليم كردستان في 2030 حسب هذا النظام؟ 2030 اي يعني على مود المستقبل يعني على مود المستقبل. المهم اذا وصلت الاحزاب الخمسه الى اتفاق في الاجتماع اگر هر پێنج لایەنەکە گەشتە يجب ڕێکەوتن تأطير هذا الاتفاق في اطار قانوني ئەبێ بخرێتە چوارچێوەکی یاساییەوە ئەو ڕێکەوتنە يتم التصويت عليه من قبل البرلمان. و دواتر بێ پەرلەمان طبعا پەسەندی بکات. اذا تحدثنا عن المستقبل البعيد ئەگەر قسە سەر داهاتوو بکەین لەسەر داهاتوویەکی دوور في البرلمان، ونتمنى ان يتم مناقشه هذه المسوده پەرلەمان دیاری دەکاتی وادارم ئەمەش گفتوگۆی لەسەر بکرێت مسوده الدستور لە دەستوردا ئەمە جێ بکرێتەوە مستقبلا للاستفتاء العام. طبعا لە داهاتوودا بە ڕفراندۆمێک النظام بکرێتەوە بە ڕاپرسیەک. الذي تتحدث عنه. باش ممنون.